باشترین کورتە فیلمێکێک لە دەرهێنەرە بە ئەزمونەکانە کە ئەویش سوهێب کەریمیە کە لە ئێستادا یەکێک لە کورتە فیلمەکانی بە ناوی ئاواتەکان کە نوێترین بەرهەمی ئەم دەرهێنەرەیە لە ئێستادا تیزەری فیلمەکە کارەکانی تەواو بووە و لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە بڵاو کرێتەوە. بگومان سوهێب کەریمی یەکێکە لە با بڵین دەرهێنەرە دیارەکان کە بەشێکی زۆری کارەکانی سینەریۆی کارەکانی بۆ خۆی دەیانووسی و فیلمەکە یاخود لە دەربارەی فیلمەکە لە دوانێکدا بێگومان بۆ کەناڵی کورسات باسی لەوە کردووە کە ئەم کورتە فیلمەش بە هەمان شێوە خۆی نووسیوێتی و کاری دەرهێنانشی بۆ کردو و ناوڕۆکەکەشی باز لە کۆچی هونەرمەندانەکات. چەند جوانم پێکەوە زۆر لێک دێن. تا ئێستا کەی ژمارەت بە مشتری داوە؟ کورتە فیلمی ئاواتەکان نوێترین فیلمی نووسەر و دەرهێنەر سوهێب کەریمی و لە ئێستادا تیزەری فیلمەکە کارەکانی تەواو لە کورسات مەگەزینەوە بڵاو دەکرێتەوە. سوهێب کەریمی لەبارەی فیلمەکەوە لە لێدوانێکدا بۆ کەناڵی کورسات وتی کورتە فیلمەکە خۆی نووسیوێتی و کاری دەرهێنانی بۆ کردو و ناوەڕۆکەکەی باز لە کۆچی هونەرمەندان و ئەو نەهامەتیانەی ڕوبەڕوویان دەبێتەوە دەکات. ئەو هونەرمەندەوتیشی دیمەنەکانی فیلمەکەی لە شارەکانی بۆکان و سەقز لە ڕۆژهەڵاتی کوردستان وێنەی گرتووە و کورتە فیلمی ئاواتەکان لە ئێستادا بەرهەم دەهێنرێ و کارەکان لە کوردستان تۆمار کراوە و ژمارێک لە هونەرمەندان و ئاکتەری بەتوانە ڕۆڵیان تیادا بەرجەستە کردووە.